لەگەڵ دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ لەم بارەیەوە گفتوگۆەکەم. ئەم کاتتان باش دکتۆر، گرنگی یەکڕێزی کورد بۆ دۆخی کەرکووک چەند گرنگە و بە پێچەوانەشۆ چەند نەتوانێت زیان لە پرسی ئەو شارە بدات؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو لە کەناڵە بەڕێزەکەتان و بیسەران و گوێگرانی کەناڵە بەڕێزەکەتان. سوپاس بۆ ئەم دەرفەتە. طبعاً بابەتی یەکڕیزی بابەتێکی گرنگە و مهمە و حتمیە. پێمان وایە ئەوەی لە ماوەی ڕابردووە کە گەلی کورد بەدەستی هێناوە لە ئەنجامی ئەو یەکڕیزیە بووە کەوا حزب و لایەنە سیاسیەکان یەکڕیز بوونە و دەستکەوتی گەوریان بۆ گەلەکەمان مسۆگەر کردووە و باوەڕی تەواویشمان وایە ئەوەی لە ئایندەشدا ئەبێ بەدەست بێت تەنها و تەنها ئەوەش بە یەکڕێزی بەدەست دێت. بۆیە حزبە سیاسیەکان دەبێت واقع بینانەتر بۆ ئەم گۆڕانکاری خێرانەی کە لە ناوچەکەدا ڕوویان داوە، گۆڕانکاری ئەقلیمیەکان، گۆڕانکاری مەوازینی قیوە لە منتیقەکە، هەموو ئەمانە داوا لە حزب سیاسیەکان ئەکا دراستێکی باشتر بۆ بارودۆخەکە بکەن و سراعە حزبی و سیاسیەکان بەلاوە بنێن بەرەو ئامانجە گەورەکە دابنیشن و کۆک بن لەسەر تێکڕای مەوزوعە سیاسیەکان. طبعاً دەکرێت هەر حزبێکی سیاسی فکرێکی جیاوازی هەبێ، بەڵام ئەوەی گرنگەکە بێ هەموو حزبە سیاسیەکان لەسەری متفق بن ئەوەیە کە دەبێت لەسەر هێڵە گشتیەکان، خاک، پێشمەرگە، ئاڵا، دەستکەوتە دەستوریەکانی گەلەکەمان لەسەر ئەوانە ئەبێ متفق بێت. ئەسڵەن دەبێت هیچ حزبێک نەتوانێت جورئەتی ئەوەی نەبێت دەست بۆ هەندێک لە مەکاسیبە قەومیەکانی ئێمە ببات یاخود بۆ دیعایەکی ئینتیخابی. ئەسڵەن جورئەتی ئەوەی نەبێت بۆ دیعایەکی ئینتیخابیش بەکاری بهێنێت. ئەمانە بەمانایەکی تر دەبێت تەحریم و تەجریم بکرێت. طبعاً ئەمە وەکو مەفهوم عامەکەی و لە ناوخۆی کەرکووک و تێکڕای منتیقەی 140 دەبینرێت پەرتەوازەیەکی یەکجار گەورە بە حزبە سیاسی کوردیەکانەوە دیارە و ئەوەیشی کە ئێمە بینیومانە کە لە ماوەی ڕابردووە لە گوندی شەناغا یاخود لە تێکڕای منتیقەی 140 ئەو کێشانە کە ڕوو ئەدەن ئەوە لە ئەنجامی نەبوونی یەکڕیزیەکە. کاتە ئەم ململانێ و قۆڵبادانەی لایەنە کوردستانیەکان لە کەرکووک بە زیانی تەنیا هاوڵاتیان ئەشکێتەوە یان زیانیشی بۆ خودی حیزبەکانیش دەبێت؟ بەڵێ، زیانی بۆ کیانی کوردی ئەبێت، زیانی بۆ هەموو خەڵکی کوردستان ئەبێت، بۆ تێکڕای کوردستانیان جا لە ناوخۆی هەرێمی کوردستان بن یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بن دەبێت و حتمەن لەو زیانانێش حزبە سیاسیەکانیش لێی بەدەرنابن. وتمان گرنگە طبعاً حزبە سیاسیەکان خوێندنەوەیکی باشتر بۆ بارودۆخەکە بکەن. ئەوەی من ئێستا لە راپۆرتەکەی ئێوە شایگۆم لێ بوو، خەڵکی کەرکووکیش نیگەرانە و ئێمەش وەکو تاکێکی کەرکووکی بەڕاستی نیگەرانی لەم تەسەڕوفاتانی کە هەیە. طبعاً ئەوەش هەمووی نەتیجەی ئەو پەلەپەلەکردنە بوو لە تەشکیلکردنی حکوومەتێک ولادەتەکەی طەبیعی نەبووە، قەسری بووە، بۆیە نەتیجەکەی بەم شێوەی و ئێستا ئەبینی ئەنجومەن پەخراوە و تەئسیری لەسەر تەواوی بارودۆخی خەڵکی کەرکووک کردووە، تەئسیری لە ئوموری ئیداری شارەکە کردووە، تەئسیری تەنانەت لە جانبی اقتصادی خەڵکیش کردووە، تەئسیری لە بازار کردووە، تەئسیری لە تێکڕای جونکەکانی کەرکووک و دەوروبەری کەرکووک کردووە. بۆیە پێویستەکە حزبە سیاسیەکان کەرکووک وەکو مۆزوعێکی گەورەتر ببینن. ئەمە ناکرێت لە ئەنجامی کۆبوونەوەیەک یاخود ڕێککەوتنێک حکوومەتێک تشکیل بێت کە گوایە تەمسیلی هەموو خەڵکی کەرکووکەکات، بەڵام دەبینینەوەی لە راپۆرتەکەی ئێوە شابینیمان حقیقەتێکی حاشا هەڵنەگرە کە خەڵکی کەرکووک لە ئەدای ئێستای ئەم حکوومەتە رازی نین. ئەوش لە ئەنجامی ئەوەیە کە خەڵک داوا ئەکات ئەو حکوومەتە و هەموو حزبە سیاسیەکان لەسەر کەرکووک لەسەر تێکڕای بارودۆخ و ئەو مەسەلانی کە لەسەر کەرکووک دێتە باس و مەسئلەی حساس و ئەساسین یەکڕێز و تەبابن. باشە دکتۆر،
ئەمە کاریگەریە خاتە سەرەوەی کە لە داهاتوو لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئیتر خەڵکی کەرکووک بە تایبەتی کوردانی کەرکووک لە هەڵبژاردنەکان ئەو جۆش و خۆشیان نەبینێت چونکە ئێستا باسیێوا کە نەڵێن ئێمە دەستکەوتی هەڵبژاردنمان نەبینیوە ئەمە تا چەند کاریگەریە خاتە سەر دواتر بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. من لە دەستپێکی وتەکەشمدا هەر بۆ دەستم پێ کرد وتم ئەوەی ئێمە وەکو گەلی کورد بەدەستمان هێناوە لە ڕابردووە و لە ئایندێش کە بەدەستی دێنی لە نەتیجە یەک ڕیزیە. ئەوەی کە ئێستاش کە خەڵکی کەرکووک لێ نیگەرانە ئەوەیە کە حیزبە سیاسیەکان لە کەرکووک یەکدەنگ نین و حتما ئەم یەکدەنگ نەبوونەیش تەئسیر و کاریگەریەکی یەکجار گەوری لەسەر کوردستانیانی کەرکووک ئەبێت و لە نەتیجەشتا بەڵێ کاریگەری لەسەر ئەوە بێ خەڵک سار ببێتەوە ئەستان بچێت بەرەو پیری سندوقەکانی دەنگدان. ئێمە بینیمان خەڵکی کەرکووک لە لە 12 ساڵی 2023 لە کاتی ئەنجامدانی دەنگدانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خەڵکێکی یەزگار زۆر بەشداری تیا کرد بە ئومێدی ئەوە بوون کە حیزبە سیاسیەکان دواتر پێکەوە بەرهەمەکانی ئەوەی کە خەڵک ئەو مەسئولیەتی کە خستە سەرشانیان بیبینن بەڵام دیارە بەداخەوەنیان بینیوە بۆیە 100% متفقم کە ئەمە کاریگەریەکی خراپی بەسەر ڕێژەی بەشداربووانی کورد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئایندەدا دەبێت بۆیە دەبێت حیزبە سیاسیەکان درێک بەم خۆتوڕەیە بکەن و زیاتر تەرکیز بکەنە سەر ئەو نقاتانەی کە خەڵکی کەرکووک زیاتر پشت ڕاست بن یاخود متمانەیەکیان بە حیزبە سیاسیەکان هەبێت و قەدەری کوردی کەرکووک لەوە خراپتر نەبێت. ئەوەی بینیمان لە گوندەکان ئێستا سەرڕای ئەوەی کە ئەو قەرارە لە ئەنجومەنی نوێنەران دەرکراوە و ئەو بڕارانەی پێش هەموو لە ناو براون بەڵام دەبینین بەچی نەفەسێک تەعامل لەگەڵ خەڵکی ئێمە ئەکرێت بۆیە داوە هەموو ئەم مەشهەدانە پێمان دەڵێن دەبێت حیزبە سیاسیەکان سیراعاتی حزبی و سیاسی بەلاوە بنێن وێنە گەورەکە کەرکووک بێت. بەڵێ سپاس دەکەین دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ لە کەرکووکەوە میوانمان بوویت. سپاس.